كاتێک کە پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرمی وڵاتەکان هەمویان کۆ دەبنەوە بێدینەکان هەمویان بانگی یەکتری دەکەن بۆ دژایەتیکردنی ئێوە. کاتێکە باوکی ئێمە براکانی ئێمە لە شەڕی کۆیتا زۆرێکیان بینیان مسلمان نەبوون، 32 وڵات چەندێک هەمویان کۆ نەبوونەوە بۆ لە ناوبردنی مسلمانان، هەر کامێکیان بکوژ لێ مسلمانە کێشیان نییە. ئەمە کۆ دەبنەوە، یەک دەگرن، با فکریان جیابێ، بەڵام بۆ دژایەتیکردنی مسلمانانی یەکن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە باسی ئەمەی کرد ئەوان کۆ دەبنەوە هەمویان بانگی یەکتری دەکەن بۆ لە ناوبردنی ئێمە، بۆ کوشتنی ئێمە، بۆ برسیکردنی ئێمە. سەحابەکان فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە کافرەکان و بێباوەڕەکان ئاوا لەگەڵ ئێمەدا دەکەن کۆ دەبنەوە، یەک دەگرن بۆ دژایەتیکردنی و لە ناوبردنی ئێمە، ئەو ڕۆژە ئێمە کەمین. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم بەل ئەنتم یەومەئیذ کەثیرون، نەخێر نە وەڵڵا کەم نین، ئێوە ئەو ڕۆژە زۆرن، چۆن دەڵێ زۆر و بۆر، زۆر و بۆرن، بەڵام ئێوە ولكنكم غثاء كغثاء السيل. کاتێک کە لافاوێک لە دۆڵێک دەڕوات، لە شیوێکەوە دەڕوات، تەماشا دەکەی چیلکە دەبا، دارە بە هەرچی دەگەڵیا ڕێک ئەیپێچێتەوە ئیبات. ئەوەی کە لەبان لافاوەکەی دەڕوات چەندێ سووکە، چەندێ وەزنی هەیە، ئەو لافاوە داری گەورە دەبات، داری بچووک دەبات، چیلکە دەبات، پوش و پەڵاش دەبات، هەموو شتێ لەگەڵ خوا دەپێچێتەوە دەیبات، چووکە سووکە و ئاوەکە بە قووەتە. ئەفەرمێ ئێوەش وەکو ئەو شتەوان لەگەڵ لافاوەکە دەڕۆن، هیچ نین، زۆر و بۆرن، زۆرن مسلمانان، بەڵام هیچ وەزنێکتان نییە، هیچ سامێکتان نییە، هیچ غیرەتێکتان نییە زۆربەتان بۆ دینەکەی خوا. بۆ لەبەر ئەوەی گرنگ نییە بەلاتان و دینداری. ئێستا سوێن بەخوا کە زۆربەی ئەو خەڵکی کە لە مزگەوتە ئێستا بڵێ حکمی خوا تەطبیقە، ئامادە تەطبیقیکە. ئەگەر بزانێ شەرعی خوا لەگەڵ یان نییە نایکەت. زۆرم بینیوە